شانشینی ئاسمان. بۆ ئەوەی بتوانین ئاماژەکانی عیسا بۆ شانشینی ئاسمان بە شێوەیەکی ڕوون تێبگەین، پێویستە بە دوای ئاشکراکردنی بەردەوامی خوددا بڕۆین کە لە پەیمانی نوێ هاتووە و پەیوەندی بە کلێساوە هەیە. دەستەواژەی سەرەکی ئەم بنەمایە ئاشکراکردنی بەردەوامی خوددایە، چونکە پەیمانی نوێ بریتیە لە چیرۆکێک کە ڕووداوەکانی بەردەوامن و بەشەکانی ئاشکرا دەبن. چوار ئەنجیلەکە هاتنی عیسای مەسیح تۆمار دەکەن کە بناغەی کلیسای دانا. سیپارەی کردداری نێردراوان ئەو کلێسایەیە کە پەیدا بوو کە کردداری نێردراوان دەخونینەوە، چیرۆکی کلێسا دەبینین کە چۆن لە ئۆرشەلیمەوە دەستی پێکرد و لەوێوە بڵاو بووەوە لە یەهودیا و سامیرا دواتر تا ئەو پەڕی زەوی، بە تایبەت لە ڕێگەی پۆلسی نێردراو. دوای کردداری نێردراوان نامەکان دێن. ئەو نامانە بۆ کلێساکان نووسراون یاخود بۆ کەسانێک وەک تێمۆساوس و تیتۆس کە خەریکی دامەزراندنی کلێساکان بوون. بەکردەیی پەیمانی نوێ بریتیە لە چیرۆکێک ڕووداوەکانی لەدایکبوونی کلێسا ئاشکرا دەکات. کەواتە بنەماکە لێرەدا پەیوەندی بەم ڕاستیەوە هەیە بۆ ئەوەی تێبگەین لەوەی عیسای مەسیح دەیفەرمووێت سەبارەت بە شانشینی ئاسمان پێویستە بەڕاستی ئەو چیرۆکە تێبگەین کە ڕووداوەکانی پەیوەندیان بە کلیساوە هەیە کە لە پەیمانی نوێدا هاتووە. لەم کاتەدا عیسا نمونەی دیاریکراو دەهێنێتەوە. ڕێگام پێ بدەن تەنها ناوەرۆکی ئەو نمونەتان بۆ بگێڕمەوە. نمونەی جوتیاریمان هەیە. ئەم نمونەیە بۆمان ڕوون دەکاتەوە کە چۆن خەڵکی جیاواز کاردانەوەی جیاوازیان هەیە لەگەڵ وشەی خوددا. مەتا 13:3-9، 13:18 تا 23. لەم کاتەدا عیسا نمونەی جوتیاری گێڕایەوە کە دەرچوو تۆی چاند و تۆوەکان کەوتنە سەر جۆری جیاوازی زەوی. کاردانەوەی جۆراوجۆر دەبینین بەرامبەر ئەو تۆوانە. نمونەی دوای ئەوە نمونەی گەنم و زیوانە کە عیسا فێری کرد. ئەو نمونەیە بەڕاستی ئەوە ڕوون دەکاتەوە کە چۆن باوەڕدار و بێباوەڕدار پێکەوە دەژین لە شانشینی ئاسمان تا ئەو کاتەی مەسیح دێت گەنم و زیوان لە یەک جیا دەیانکاتەوە. دەبێت تێبگەین کە باسی شانشینی ئاسمان دەکات باز لە شتێکی فراوانتر لە کلێسا دەکات. لێرەدا باس لە جیهانی مەسیحی و مەسیحیەت دەکات. چی ڕوودەدات دەرئەنجامی لەدایکبوونی کلێسا. ئێمە دەزانین کە جوولەیەکی گەورە هەیە لە جیهان. خەڵکی بەردەوامن لە چوونە پاڵی کلێسا، بەڵام کاتێک بیر لەوە دەکەینەوە کە چۆن بیر دەکەنەوە سەبارەت بە واتای کلێسا و ئەو شێوازەی کە کلێسا کاریگەری دەکات سەر ژیانیان، دەبینین جیاوازیەکی گەورە هەیە لەگەڵ ئەوەی پەیمانی نوێ پێناسەی دەکات. نمونەیەکی دیکەمان هەیە، نمونەی دەنکە خەرتەلە و هەویر ترش. ئەم نمونەیە ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە چۆن کۆمەڵەیەکی بچووکی قوتابیان بە تایبەت 12 قوتابیەکانی عیسا لەگەڵ چەند کەسێکی دیکە گەشە دەکەن و دەبنا کۆمەڵێکی گەورە. مەتا 13:31 تا 33. سەبارەت بە دواهەمین 2000 ساڵ چی ڕوویدا لە جیهانی مەسیحی؟ کۆمەڵێکی زەبەلاح و سەرسوورهێنەرمان هەیە کە خۆیان بە مەسیحی دەزانن، بەڵام عیسا نەیگوت کە گەنمی ڕاستەقینە هەیە، بەڵکو زیوانیش لەگەڵ دوای ئەوە عیسا نمونەی دیکە دەگێڕێتەوە، ئەویش نمونەی گەنجینەیەکی شاراوەیە لە ناو کێڵگەیەک و مرورایی گران بەها. کەبیر لەم نمونەیە دەکەینەوە، دەبینین ئەو نرخە ڕوون دەکاتەوە کە عیسا داوای بۆ ئەوەی شێوازێک بۆ قوربانیدان دابین بکات. بە واتایەکی تر عیسا ئەو گەنجینە شاراوە بوو کە گرانبەها و ڕاستەقینەیە کە خەڵک بە تایبەت گەلەکەی بەهایان نەزانی. عیسا ئەو مرواریە ڕاستەقینەیە کە بۆ ئەم جیهانە هات
تا لە پێناوی گوناهەکانمان بمرێت و لە نێوان مردووان هەستێتەوە بۆ ئەوەی کلیسای عیسای مەسیح لەدایک بێت. دوای ئەمە نمونەی تۆڕەکە دێت. ئەم نمونەیە جیابوونەوەی ڕاستودروستان لە بەدکاران ڕوون دەکاتەوە کاتێک مەسیح دەگەڕێتەوە بۆ زەوی. مەتا 13:47-50. بە واتایەکی دیکە لە نێوان ئەو کۆمەڵە زەبەلاها کە خۆیان بە شوێن کەوتوانی عیسا دەزانن، لە کۆتاییدا جیابوونەوە هەیە نێوان ڕاستودروستان و بەدکاران. لە کۆداییدا عیسا نمونەی پیاوێکی خاوەن ماڵ دەگێڕێتەوە. ئەم نمونەیە گرنگی زانی ڕاستەقینەیەمان بۆ ڕوون دەکاتەوە کە بتوانین لە چیرۆکەکانی تەواوی کتێبی بە هەردوو پیرۆز فێربین. پەیمانی کۆن و نوێ مەتا 13:51-52. کاتێک دەڕوانینە ئەو نمونانە لە ڕوانگەیەکی ئاینی چی ڕوودەدات. کاتێک کلێسا دێتە کایەوە و کاتێک دەڕوانینە ئەم شتە لە ڕوانگەی عیسای شکۆدار کە گواستنەوەیەکی نەرم دەکات لە بیرۆکەیەکەوە بۆ بیرۆکەیەکی دیکە. کاتێک فەرمووی دایکم کێیە و براکانم کێن، چونکە ئەوەی خواستی باوکم ئەنجام بدات کە لە ئاسمانە خوشک و براو دایکمە. واتە ئەوانەی خواستی باوکی ئاسمانیم ئەنجام دەدەن، ئەوانە دەبنە بنەماڵێکی ڕۆحی. عیسا خەریک بوو بناغەی کلیسای دادەنا. لە ناوە ڕۆکەوە کاتێک دەگەینە ئینجیلی یۆحەنا لە بەشی یەکەم و ئاەتەکانی 13 دەخوێنینەوە. دەبینین کە موژدەی ئەم ئینجیلە بۆ هەموو خەڵکە. ئەو بۆ لای گەلەکەی هات چی بوو؟ بەڵام ئەوان پێشوازیان لێ نەکرد. ئەوە لە ئەنجیلی مەتا و لە ئەنجیلەکانی دیکەش دەیبینین. هەموو ئەوانەی پێشوازیان لێ کرد لێرە باسی کێ دەکات؟ کێن ئەوانەی پەسەندیان کرد؟ سوپاسی خوددا دەکەین کە لەم دەقا باسی ئێمە و هەموو باوەڕدارێکی ڕاستەقینە دەکات. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەوانەی پێشوازیان لێ کرد، ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا، مافی پێدان ببنە ڕۆڵەی خوددا. ئێمە لەو خێزانە هەتاهەتاین، ئەوانەی نە بە سروش لەدایک بوون، نە بە خواستی مرۆڤ، نە بە ویستی پیاویش، بەڵکو لە خودداوە لەدایک بوون. کاتێک گوشەکە ئاماژە دەکات بە ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا، ئەوانەی نە بە سروشت لەدایک بوون، نە بە خواستی مرۆڤ، نە بە ویستی پیاویش، بەڵکو لە خودداوە لەدایک بوون. و کاتێک وشەکە ئاماژە بە باوەڕ بە ناوی عیسا دەکات، ئەوە واتای ئەوە نییە کە کەسێک تەنها بڵێت من باوەڕم بە ناوی عیسا هەیە. باوەڕ بە ناوی عیسا واتە باوەڕهێنان بە ناوی ئەو، چونکە لە نامەی فیلیپی دەڵێت کە ڕۆژێک دێت هەموو چۆکێک بۆ ناوی عیسا دەچەمێتەوە. ئەمەش ئاماژە بەوە دەکات کە عیسا کێیە. لە ناوەڕۆکدا عیسا خۆی ئەهیا کە ئەهیا، خۆی ئەلف و یەیە، سەرەتا و کۆتایی، خۆی خودای ئەزەلی و داهەتاییە. مەسیح بەرجەستە بوو کە باوەڕ بهێنین بە ناوی عیسا، واتە باوەڕ بهێنین بەوەی کە ئەو کێیە، ئەو کوڕی خودایە کە بوو بەجەستا و لە ناومان نیشتەجێ بوو. کەواتە ئەمە دەمانبات بۆ پرسیاری بیرکردنەوە و وەڵامدانەوە. کاتێک پێداچوونەوەی هەر نمونەیەک دەکەین، ئەو ڕاستیانە چین کە ڕاستەوخۆ پەیڕەو دەکرێن. سەر ئەوەی ڕوویدا لە کاتێکدا چیرۆکی کتێبی بەردەوام دەبێت لە دەرخستن لە سیپارەی کرداری نێردراوان و لە نامەکان. دوای ئەوە لە تەواوی مێژووی کلێسا، بۆ نمونە وەڵامدانەوەی خەڵکی لەگەڵ وشەی خوددا چۆن بوو. هانتان دەدەم بگەڕێنەوە دیسان ئەو 8 نمونانە بخوێننەوە، بەڵام ڕێگەم پێ بدەن نمونە سەرەکیەکە ڕوون بکەمەوە کە نمونەی جۆتیارەکەیە، با بزانین ئەم نمونەیە چۆن دێتە دی دوای ئەوەی کلێسا لەدایک بوو. با لە ئەنجیلی مەتا بەشی 13 ئاەتی 19 بخوێنینەوە. دەتوانین ناونیشانی واقعنیەدا بنێین بۆ ئەم بڕگەیە. لێرەدا
ئەیسا نمونونەکە شی دەکاتەوە هەر کەسێک پەیامی شانشین ببستێت و تێنەگات شەیتان دێت و ئەوەی لە دڵیدا تۆکراوە دەیفڕێنێت ئەمانە ئەو تۆوانان کە کەوتنە سەر ڕێگاکە ئەوەش بە درێژایی 2000 ساڵ بوو خەڵک وشەکەیان بیست و تێنەگەیشتن و شوێنی نەکەوتن دواتر ئەیسا باسی بەشی دووەمی تۆوەکان دەفەرموێت ئەوانەی کەوتنە سەر بەردەڵانەکە ئەو کەسانان کە پەیامەکە دەبیستن و دەست بەجێ بەخۆشیەوە وەری دەگرن بەڵام لەبەر ئەوەی کە ڕەگیان نییە و کاتین کاتێک لەبەر پەیامەکە تووشی تنگانە و چەوسانەوە دەبن یەکسەر دەکەون دیارە ئەم حاڵەتە ئەوانەی کەوتنە سەر بەردڵانەکە دەرئەنجامی خۆ بە باوەڕدار زانین و قسەی سەر لێو ئەوەش بە درێژایی 2000 ساڵە ڕوودەدات و تا ئەمڕۆژ هەیە یان ئەم نمونەیە ئاماژە بە باوەڕدارە جستەییەکانە ئەوانە باوەڕدارن بەڵام لەگەڵ پەروەردگار ناڕۆن دواتر لە بەشی سێیەم تۆوەکان دەفەرموێت ئەوانەش کە کەوتنە نێو درکەکان ئەو کەسانن کە پەیامەکە دەبیستن بەڵام خەمی ژیانی و فری و خواردنی دەوڵەمەندی پەیامەکە دەخنکێنن ئیتر بێبەرهەم دەبن ئەمەش ئەم خەڵکە دەدوێنێ کە پۆلیسی نێردراو لە نامەکەی بۆ کلێسای کۆرنسۆس وەسفیان دەکات ئەو خەڵکە باوەڕدارن بەڵام بێبەرهەمن لە کۆتاییدا دەستیان کرد بە بەرهەمهێنان و لەگەڵ نامەکە کاردانەوەیان هەبوو بێگومان ئێمە ئەوە لە هەموو جیهانی مەسیحیدا دەبینین بۆ نمونە با بزانین سامان چی کرد سەبارەت بە بەندبوونەوەمان بە مەسیح چۆن ئێمە هەندێک جار بەرامبەر بە پارە لاواز دەبین یان شوێنی دەکەوین پێویستە زۆر هۆشیار بین و ڕێگە نەدەین بەشتی مادی ڕامان بکێشێت و لاوازمان بکات دارایی خۆی لە خۆیدا هەڵە نییە بەڵام هەڵەکە لەوەیە کە پێمانی دەکات و ئەو فرێودانەیە ئەگەر شوێنی بکەوین ئەیسا باس لەمە دەکات لە کۆداییدا بەشی چوارەمی تۆوەکان ئەوەیە کلیسای دروست و ساخ کاتێک دەفەرموێت بەڵام ئەوانەی کەوتنە سەر زەویە باشەکە ئەو کەسانان کە پەیامەکە دەبیستن و لێی تێدەگەن و بەرهەم دەدەن یەک بە 100 و یەک بە 60 و یەک بە 30 کەواتە ئەمە ئەو بنەمایەیە کە لە ئینجیلی مەتا بەشی 13 فێری دەبین بۆ ئەوەی بتوانین ئاماژەکانی ئەیسا بۆ شانشینی ئاسمان بە شێوەیەکی ڕوون تێبگەین پێویستە بە دوای ئاشکراکردنی بەردەوامی خوددا بڕۆین کە لە پەیمانی نوێ هاتووە و بە پەیوەندی بە کەلیساوە هەیە